جارێکتر سڵاوتان لێبێت ئێمە بەرداوامین لەسەر بەرنامەکەمان لەسەر تەنهایی ئایا هەرگیز بیری لەوە نەکردوێتەوە کاتێک کە دڵخۆشە بیت بۆی کە چێژ لە دڵخۆشی خۆت وەرگریت بە تەنها پیاسێ بکەیت یاخود بە تەنها لە شوێنێک دانیشیت بێگومان گرنگە هەموو کەسێک لە ژیانە پێویستی بەوەیە کە کاتێک دابنێ بۆ ئەوەی تەنها بێ بیر بکاتەوە لەوەی کە چی کردووە ڕۆژانە بیرکاتەوە لەوەی کە ئەم ئیشانی کە لە ژیاندا بەڕێی ئەکەیە سروش و طبیعەتی ژیان کە هەیە پێویستە هەموو مرۆڤێک کاتێکی هەبێ بۆ بیرکردنەوە تەرخانی کا بۆی سەرکەوتوو بێ بۆ ئەوەی بتوانێت ژیانێکی خۆش بەسەر بەرێت لە ژیانیدا وەرە تۆ ئەو کاتێک کە دڵت خۆشە وەرە ئەو کاتێک کە نەفست مرتاحە یاخود بیرکردنەوەکانت پاکە بێگومان هەست بە تەنیایی ناکەی ئەمە بگرەوات لێ ئەکات کاتێک بیرکردنەوەکانت پاکە کاتێک پلانت هەیە بۆ شتێک ئەمە وات لێ ئەکا خۆت ئۆتۆماتی بکرێتەوە بەڕووی چواردەورە کاریگەری دابنی لەسەر چواردەوەر زۆر جار ئەڵێن کتێبێکی شەیە لەسەر چیرۆکێکەیە نایی تەناییە لەو کاتی کە تۆ لە گەڵ خۆشەویستەکەدان دانیشتی لەسەر کورسیەک کاتێک کە بێکیشەوە قساکەن تەنهان چونکە ئەو بە جۆرە بیرەکاتەوە یاخود خەیاڵی لای شوێنێکە و تۆش خەیاڵی لە شوێنێکی تر کەواتە تۆ تەنهایت و لە کۆتایی شاکەیەکتی بەجێڵن ئەی سەلمێنێکە ئێوە تەنهان بەتاکی ئەو جوانترین تعبیرە نازام من ئەو کتێبم بەڕاستی نەخوێندوێتەوە بەڵام ئەوی من تێگەشت بێتم لە کاتێکا کە مستاڕەحەی کەسێک ئەەکەی ئەبێت ئەو کەسی بەرامبرت تێت ناگا یان ناوێت لە تۆ تێبگا بۆیە هەڵئەسیت بە تەنیایی یەک لە ناخە هەڵێبژێری کە خۆت ئەگونجێنی لەگەڵ ئەوە بەڵام تۆ لە ئەسڵا تەنیایی بۆیە ئەبێت ئەو کارکتەری خۆ و کەسایەتی خۆ وا پیشان بێ کە تۆ تەنیانیت وەوە تێشی بگەێنی کە تۆ شخصێتێکی ئەتوێم جامەلەیکەی بۆیە لە خۆشەویستیا لەو مەجالەیە کە تۆ دانیشی قسە بۆ خۆشەویستەکەت دەکەی کە ئەو لە دەموچاویا پێت ئەڵێت کە تۆ گیرکردنەوەی تۆ جایە بۆیە جاری کار تەنیایی هەڵەبژێری تەنهایی من تەنهاییم پێخۆشە لەبەرەوەی کە لە تەنهاییە من ئەتوانم زۆر لە کارەکانم ڕاییکەم چونکە تەنهایی وات لێ ئەکا بەرنامە ڕێژێکی بڵین ئەو کارانەی کە ڕۆژانە سەرقاڵ دەکا لە سەرقاڵبوونە ئەگەر تەنیایی نەبێ بڕواناکەم بتوانانی دەرەقەتی ئەو کارانە بێ لەبەرەوەی کە لەو تەنیایە ئەتوانی هەندێکیان وەکو چۆنە لێ ڕفرێشکەیتەوە جارێک کە پیا بچیتەوە چیت کردووە یا ئەو هەڵانەی کە تایەتی لە کوێن یا چۆن کارەکەت بەردەوامی پێبەی لەبەرەوە تەنیایی بۆ کەسانێکەوە زۆر مەشغوڵ بێ و زۆری ئیش هەبێ زۆر پێویستە زۆر جار کە جۆ لە پارچە مۆسیقایەک گریت لە هەموو دڵنەکانە جۆ لە یەکێ لە ئامێرەکانە بێ هەست بە تەنهایی ئەو ئامێراکەی ئەمە لە ژیانیشا ئەمە هەیە لە ژیانی ڕۆژانەشانەک تەنها لە مۆسیقایە ئێستا لەم ژاوەژاوەی لێرا گوێ لێیە بەڵام شتێک سەرنجی تۆ ڕاکێشێ ئەوە بێتە تەنیایی لەوێ کەواتە تەنیاییەکە تۆ دروستە کرد لێرا بەڵام لە ئۆرکێسترایە مثلەن لەوانەیە مؤەلیفەکە خۆی ئەمەیدا نابێ لە مۆسیقا شتێک هەیە پێڵەن کانتوس فیرموس کانتوس ئەوەیە کە دەورە سەرچیەکە بینێ ئەو فیرموسەش ینی جوانکاریەکان لەوانەیە ئەو کۆمەڵی ئامێر بن نەک ئامێرێکی تر بێ کۆمەڵی ئامێری تر بن لەگەڵیا بەڵام ئەوەی کە تۆ سەرنجی تۆ ڕائەکێشێ ئەو ئامێرەیە کە کانتوسەکەی پێەیە کە گۆرانیەکەی پێە بڵین گۆرانی شەر نییە سەوتی ئافرەتێ بێ یا پیاوێ بێ بەڵام ئەتوانێ ئامێرێ بێ کەوا دەوری ئەو گۆرانی بێژە ببینێ یا دەوری سۆلیست ببینێ جا شەر نییە وەکو سۆلیستێکەوە لە ئەوەڵی ئیشەکەەوە تا ئاخری ئیش سۆلیست بێ بەڵام لەوانەیە بە تۆنێک بە دوو تۆن بە سانەیەک دوو سانیە ئەو دەورەی خۆی ببینێ لای تۆ ئەوە ئەبێتە کە کەسێک بە تەنیا دەورە بینێک لەگەڵەوەی کە هەموو ئۆرکێستراش عەزفەکە بەڵام وەکو وتم هەندێک جار تۆ خۆت ئەو شەخصە دروستەکەی لەویا ئەو ئامێرە دروستەکەی هەندێک جاریش ئەو مؤەلیفەی کە ئیشەکەی کردووە بە مەبەست کارەکەی واداناوە تە لە ناو مۆسیقاشە ئەگەر گوێی لێگرین بە تەرکیزەوە تەنهایی تایە بە تەئکید تەنهایی ئەگەر نەبێ ژیان نابێ ئەمڕۆ فەیسبوک پێم وایە هەموو
تەنیایەکانی پڕ کردوێتەوە بە جۆرێک لە جۆرەکان کە ئەتوانم بڵێم من لە زۆر کات لە ژوورەکەیام دایکمم لەگەڵایە برازاکەم لەگەڵایە ڕۆڤینام لەگەڵایە بەڵام ئەبینم کە تەنیام چکە قسەم لەگەڵاکەن زۆر کات ئاگام لێ نییە ئەمەش جۆرێکە لەو جۆرەی کە مەشغوڵ بوون بە واقعی ئەمڕۆوە تەنیا تەکاتەوە جاریچکە بۆیە وای ئەبینم تۆ تەنها بی چیەکە چتە سەر ئەتەرنێت من شخصی خۆم بەڵێ کاتەکانم لەگەڵ فەیسبووکە لەگەڵ ڕەفیقەکانمان لەگەڵ ئەو کەسانی کە خۆشەویستن بیر و ڕایان لەگەڵ ئاگۆڕمەوە دیارە بۆ مەجالە ناکە بڵێم عشق و ئەوە بەڵام بۆ مەجای کە شتێک لە ڕەفیقێکمەوە شتێک لە کەسێکەوە وەربگرم باشە زۆر جار ئینسان هەیە بوون کە دڵیشی خۆش بێت بڵێ بات بەتەنها بۆی چێژ لەو خۆشی کە هەمە وەریگرم باشە بۆی بیرکاتەوە لە خۆشی کە ئەو ڕۆژە پێی گەشتووە قەت ئەم سڵفی شتە نەکردووە کە تەنها بیت و بەڵام دڵە خۆش بێت و چێژ لە خۆشێکی خۆ دۆرگری بەدڵنیایەوە زۆر تەنیایی هەیە زۆر خۆشە ینی جارێ زۆر تەنیایی کە هەدەفێکت هەیە بۆی پێشی بە تەنیا چاوەڕێی ئەەکەی ینی هەستەکەی بیر ئەەکەیتەوە تایە قەراری تایەی ئەو کاتێک کاتانی تەنیایی خۆشە لای من ینی کاتێکی خۆشە بەڵام وەکو عام ئەگەر قسە بکەم لە وڵاتی ئێمە تەنیایی ئەمنە زۆر بووە لە چەتاکەکان ئەمنە زۆر بووە ئاسوی فکری بردووە بیرکردنەوەی لە دەزاوی بەڵام بۆچی کە ئەوەنە تەنهایی زۆر بووە زۆربەی زۆرمان لە تەنایەکانە کاتەکانی ناخۆزینەوە بیر ناکەینەوە نانووسین ناخوێنینەوە و کارێک ناکەین مەسەرن کە بەرەو ئەفراندنمان بەرێت کارێکجان خەڵکی وڵاتی من لە خۆم قەرار لەسەر خۆمەیەم نازانم هەدەفم چییە نازانم بەرەو چوو ئەڕۆم نازانم سبەینێ جاریش کە خەڵکێتەوە سەرجادە نازانم ئۆپۆسیۆن سەر ئەکوێ نازانم یعنی بۆ واقع قسە بکەم بەڕوونی قسە بکەم من نازانم بۆچی ئەژیم دوای چه هەدەفێ بکەوم ینی ئەمە گەنجەکانی وا لێ کردووە کە بێ هەدەف بژین یعنی کاتێک کە بیریش ئەکاتەوە تەنیاش ئەبێت نازانێ بۆ ئەماکە پێی ئەڵی چیەکەی پەلەیەتی لە نانەوەخانەیەکە پەلەیەتی ئەچێتە ماڵەوە بە تەنیا هیچ نییە بیکە تەنهایی وەکو لە سەرتاوتم جۆری هەیە کەسانێک هەن ئەو کاتانی کە تەنهان ڕەبتێکی ڕۆحانیان ئەبێ لەگەڵ خۆی گەورە ئەمە تەنهاییەکە کەم لە کەسان پێی ئەگەن ئەم تەنهایە لەگەڵ ڕەبتێکی ڕۆحانی لەگەڵ خۆی گەورە گەورەترین تەنهاییە کە مرۆڤ ئەبەستێتەوە بە خاڵقی خۆی تەنهایەکانی تریش وەکوتم لە بێتاقەتیە یا لە جەنجاڵی ژیانە یا لە مادیگەراییە لە هەموو شانەی ژیانە بەڵام تاکە تەنهایی کە مرۆڤ ئاسووداکە و ئەیباتە عالمێکەوە عالەمی بیرکردنەوەی قوڵ عالەمی ئەوەی کە بزانێت چی ئەکا لە ژیانە و شتێک بەڕێکا بۆ قیامەت بەڕای من خۆشترین تەنیایی ئەو تەنیایە کە لەگەڵ خۆی گەورە بێت باشە پرسیارێکی ترەکەم لە بەڕێزت جۆرێک لە تەنهایی هەیە گشت هەموو مرۆڤایەتی گرتوێتەوە بۆ نمونە ئێمە بە تەنهایی نەژیانەوە و بە تەناش ئەڕۆین ئەمانە ئەگەر ئینسان با بڵین زیاتر وردبینەوە لەم مۆزوعانە مەسلەی تەنهایی کاتێک وەک جەناب و ئاماژەت پێدا بە تەنیایی نەژیانە و بە تەنیاش ئەگەڕێنەوە بە تەنیاش ئەگەڕێن دنیا جێهێڵین بۆیە هەموو ئەمانە ئاماژەیە بۆ ئەوە تەنهایی پێویستیەکە لە پێویستیەکانی مرۆڤ پێویستیەکە لەوەی کە چۆن بتوانین ژیانێکی خۆش بۆ خۆمان دەسەبەرکەن بۆی چۆن بیر بکەینەوە چۆن جارێ ئەسڵەن پێویستمانە بزانی تەنهایی خۆی خودی تەنهایی چییە باشە پرسیارێکتر تەنهایی واو لێ ناکە کە تۆ خۆت بیرکەیتەوە نەکەسی تر بە چای خۆ دنیا ببینی نەکەسی تر بێگومان کاریگەری ئەبێت تەنهایی وەکوتم کاتێک مرۆڤ تەنها ئەبێت بیر ئەکاتەوە لەو شتانەی کە لە ڕۆژا کردوێتی با بڵێن ئەگەر بە نمونەیەکی عملی باسیکەین من بەیانی لە ماڵ هاتوومەتە دەر بۆ نمونە لە بەیانی هاتوومە دەر پێویستمە کاتێک بیرکەمەوە بزانم بەیانی چیم کردووە بزانێکم وەلحاڵ تەنهایی هەموو ئەم شتانت پێ بەخشێ کە لە شتەکان بگەی با بڵێ بەڵێ تەنهایی شتێک نییە کە لێ بترسین بەڵکو تەنهایی ڕەنگە هێزێکمان پێبەخشێت ئەوە تەنهایی ئەومان لێ کات کە زۆر جار بنووسین یان ئەوە تەنهایی ئەومان لێ کات کە زۆر جار ئەفراندن بکەین بەرامبەر بە ژیان بەرامبەر بە هونەر تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرم کاتێکی شاد یەکتری بینینەوە ئەگەر هاتی تەنیاوەرە
ئەو کاتانەی کە لە خاک و وڵاتی خۆم دوورم. عنی دڵە کە تەنیایی دەکەم. زۆر کەسێ ناخۆشی تەنایە. تەنهایی شتێکی خۆشە. ڕاستە خۆ تەنهایی هەرەوە نییە تر بە تەنیا خوددانی شتیت و لە خەڵوەتابی تەناییەوەیە لە دڵەوە تەنهابیت. بێگومان گرنگە هەموو کەسێک لە ژیانە پێویستی بەوەیە کە کاتێک دابنێ بۆ ئەوی تەنها بێبیر بکاتەوە. تەنها بۆ خۆ هاتووە. ئەگەر تەناژ نەبی لە ئاخیرە هەر تەنیابی. لە زۆر کات تۆ لە زۆر قەرەباڵغیەکی گەورەیە بەڵام تەنیایت. ئێستا لەم ژاوەژاوی لێرا گوێ لێیە بەڵام شتێک سەرنجی تۆ ڕاکێشێ ئەوە بێتە تەنیایی. لەگەڵ ژەنگە پەنجەیان تێگەڵ کێشە